بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. خۆشحاڵین لە بەشی دووەمی بەرنامەی مەودا بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتینەوە. هەوڵ دەدەین قسە لەسەر ئامانجە فکریەکانی فێرکردن بکەین لە کوردستان. دەپرسین ئایا فێرکردن چییە؟ ئایا بۆ خۆی فێرکردن بارگاویە بە ڕەهەندە فکریەکان؟ ئامانجە فکریەکانی فێرکردن چییە؟ فێرکردن بۆ خۆی لە ڕووی فکریەوە هیچ پۆلێن بەندیەکی هەیە؟ تا چەند میتۆدی فێرکردن لە کوردستان ڕەچاوی ستانداردە جیهانیەکان کراوە؟ ئایا هیچ فکرەیەکی جیاواز یاخود فەلسەفەیەکی گشتی یاخود سیاسەتێکی گشتی لە پشتی فێرکردنەوەیە لە هەرێمی کوردستان؟ تاوەکو ئیش لەسەر ئەوە بکرێت نەوەیەکی خوێندەوار بەرهەم بهێنرێت و دوجار ئەم نەوە خوێندەوارە لە کوردستان بتوانێت بێ بە ئەو نەوەی کە ئەبێتە هۆکاری گەشەکردن و پێشکەوتن و نمایندەکردنی خەڵکی کوردستان بۆ ئاستە پێشکەوتوە جیهانیەکە. هەر لە بەشی دووەمدا بەردەوام دەبین لە ئامانجە فکریەکان، هەروەکو بەشی یەکەم لەسەر پرۆسەی پەروەردەبوو، بەشی دووەمان لەسەر فێرکردنە بە میوانداری هەر یەک لە بەڕێزان مامۆستا عومەر عەلی سەرپەرشتیاری پەروەردەیی، دکتۆر زانا عوسمان دکتۆرا لە پەروەردە و فێرکردن بەخێر بێنەوە دیسانەوە بۆ بەشی دووەمی بەرنامەی مەودا. زۆر سپاس. مامۆستا عومەر، ئێوە وەکو سەرپەرشتیار لە ناو دام و دەستگا پەروەردەیەکانە، ئایا بۆ خۆی تعریفێکی دیاری کراو یا شتێکی ستاندارد هەیە لەسەر پرۆسەی فێرکردن؟ ئەگەر قسەی لەسەر بکەن یاخود بە دیوێکی ترا ئایا فێرکردن بۆ خۆی هیچ بارگاویە بە پێدراوە فکریەکان؟ بەڵێ، سەرەتا سوپاسی بەڕێستانەکەین بۆ ئەم دیدارە. ئەگەر سەرنج بدەین پەروەردە و فێرکردن لەسەر ئاستی هەموو گەلانی دنیا بەشێکی زۆر لە سیاساتی استراتیژی دەوڵەت و حکوومەت لەخۆگرێ. لەبەرەوە ئەبینین لە هەموو وڵاتەکان لەسەر ئاستی جیهان شتێک هەیە بە ناوی وەزارەتی پەروەردە، وەزارەتی خوێندنی باڵا، و ئەمە نەکەر بەشێکی سادە و ساکار بێ، بەڵکو بەشێکی گرنگە و بەشێکە لە پلانی استراتیژی دەوڵەت و حکوومەت بۆ گەلەکانیان، بۆ نەوەکانیان، بۆ ئەوەی کە بتوانن هەنگاوی جددی بنێن بۆ ئەو سیاسەتی گەشەپێدانەی کە هەموو کەرتە جیاوازەکانی دەوڵەت ئەیگرێتەوە لە ئاستی کشت و کاڵ و ئابووری و پیشەسازی و تەکنۆلۆژیا و هەموو ئەو ئاستانەی کە هەیەی. لەبەرەوە ئەتوانین بڵێین کە پەروەردە و فێرکردن لەسەر ئاستی گشتی وڵاتە پێشکەوتوەکانە گرنگێکی زۆری هەیە و هاوکاریەکی زۆری هەیە و بودجەیەکی زۆری دەوڵەتی بۆ تەرخانەکرێ. بۆ چونکە پەروەردە و فێرکردن بە بنەمای گەشەکردن دائەنێن لە دەوڵەتەوە، بە بنەمای چارەسەری کێشەکان کە لە کۆمەڵگایە هەیە. ئەگەر کێشەکان ڕەوشتی بن، ئەگەر سیاسی بن، ئەگەر ئابووری بن، لەسەر ئاستی تاگ و لەسەر ئاستی کۆمەڵ پلانی بۆ ئەدەین بۆی چارەسەری. کەواتە ئێمە توانین بڵین فێرکردن بریتیە لە ئاستی وەرگرتنی لێهاتنەکان و ئامادەکردنی تاک بۆ گەشەکردن و لەم ڕێگەیەوە کە بتوانین پلانی پەرەپێدان سەر ئاستی دەوڵەت ئامادە بکەین. ئایا شتێکی یعنی هیچ پێدراوێکی زانستیەیە کە فێرکردن بۆ خۆی خودی فێرکردن تەواوکاری پرۆسەی پەروەردە بێ، هەروەکو لە بەشی یەکەمی بەرنامەکەشە باسمان کە ئایا فێرکردن و پەروەردە بۆ خۆیان دوو پرۆسە و یا دوو عەمەلیەی تەواوکاری یەکترن؟ بەڵێ، ینی لەسەر ئاستی گشتی ئێمە توانین پەروەردە و فێرکردن بە دوو پرۆسەی تەواوکاری یەکتر پێناسە بکەین. هەندێک لە پسپۆڕانی بواری پەروەردە وایە نەبینی کە پەروەردە تەنها چەند چالاکیەکە لە بواری عەقڵیە، یعنی ئەمە واتە تاک یان قوتابی ئەگەر بتوانی تەنها لەسەر ئاستی زانستیەوە گەشە بکە بەرەو پێش بێ، ئیتر پێویست بە ئاستەکانی تر ناکە. بەڵام ناتەواویەکانی ئەم جۆرە بۆ چوونە ئەوەیە کە ئەگەر بێت و ئێمە تەنها گرنگی بەلایانی عەقڵی بین، ئەو کاتە لایەنە ڕەوشتیەکە، لایەنی پەروەردە و فێرکردن، لایەنی نیشتیمانی، لایەنی نەتەوەی یان دروستکردنی هاوڵاتیەکی چاک، ئێمە ئەم لایەنانە فەرامۆشەکەین. یعنی بەداخەوە ئێمە ئەم جۆرە بۆچوونە لە پەروەردەی هەرێمی کوردستان بینین کە ئەوەندەی گرنگی بەلایانی فێرکردنەکە هەیە، ئەوەنگە گرنگی بەلایەنە زانستیەکە ئەدرێ، بە فێربوون ئەدرێ. زۆرتر ئێمە ئەو وانانە نابینین کە تاک ئامادە بکە بۆ پەروەردەیەکی چاک، بۆ دروستکردنی ئینسانی باش، بۆ دروستکردنی هاوڵاتیەک کە ئەم هاوڵاتیە هەموو سیماکانی چاکبوونی تیابێ، بۆی سبەینێ لە کاتی وەرگرتنی بەرپرسیارەتیە
حەز بە بەرپرسیارەتی نیشتیمانی بکە، ئاینی بکە، نەتەوەی بکە و کەسێک بێ ئەوەندەی ئامانجی خزمەتکردنی کۆمەلگاکەی بێ و بەرەو پێشبردننی کۆمەلگاکەی بێ و گەشەپێدانی نەتەوەکەی نیشتیمانەکەی بێ ئەوەندە بیر لە بەرژەوەندی تاکە کەسی نەکاتەوە. یعنی لەبەر ئەوە ئەمە پێویستە چارەسەرێکی بۆ بدۆزرێتەوە بۆی ئێمە بتوانین ئەو هاوڵاتیە دروست بکەین، ئەو قوتابیە دروست بکەین کە سبەینێ ئێمە ئەم قوتابیە زانکۆ تەواوەکە و ئەبێتە بەرپرسیارەتی وەرەگرێ و لە ئەنجامی وەرگرتنی بەرپرسیارەتی ئەو دڵسۆزەی تیابێ کە خزمەتێکی وا بەگەل و نیشتیمان و هاوڵاتیەکانی بکە کە ببێتە مای گەشەپێدانی هەموو لایەنەکانی. سپاس. دکتۆر زانا، ئایا لە ڕووی دەروناسیەوە پەروەردە هیچ بارگاویە بە پێدراوە فکریەکان؟ یعنی ئەوەی کە خوێندنەوەیکی دەروناسیانە ببوورە، یعنی کاڵم پەروەردە مەسمێ فێرکردن وەکو تەواوکاری پرۆسەی پەروەردە وەکو مامەسا ئاماژەی پێە، ئایا بارگاویە بە پێدراوە فکریەکان؟ یعنی ئەکرێ قەزایە فکریەکان لە پشتی پرۆسەی فێرکردنەوە بنیا خودت هەر پرۆسەیە کە ئینسان بۆ خۆی بە دوای فێربوون ئابێ بڕوادیا خودت فێر بکرێ و ئاسایی ژیانی کۆمەلگای پێبەڕێەوە بچێت. بەڵێ سوپاس ببەڕێزت. دیارە هەر سیستەمێکی پەروەردەی بگرین کۆمەڵێک ئەفکار لە پشتیوێتی. ئێمە لە ئەڵقەی یەکەم لە بەشی یەکەمی بەرنامەکە باسمان لە دیوە فەلسەفەکەی پەروەردە کرد. دیوە فەلسەفەکەی وتمان دید و تێڕوانینە بۆ کۆی ڕەهەندەکانی کۆمەلگا. جا لە بواری پەروەردەیەگەرێن باس فەلسەفەی پەروەردەکەین، دید و تێڕوانینەکانە بۆ خوێندکار، بۆ شێوازی پەروەردەکردنی، بۆ دیاریکردنی ئەو زانیاریانی کە ئەیدرێتێ بە دڵنیایی و هەر سیستەمێکی پەروەردەی بگرە. جایەمە بۆ گوتمان فکرێک لە پشتوێتی، ئایدۆلۆژیایەک لە پشتوێتی، بۆ پێی فەلسەفەی کۆمەلگاکان جیاوازە. مادام کۆمەلگایەکمان هەیە خاوەن فەلسەفەی خۆیەتی، سەر کۆمەلگای کوردی خاوەنی فەلسەفەیەکی تایبەت بە خۆیەتی. ئەم فەلسەفەیە دەرئەنجامی هەزاران ساڵ کەڵەکەبوونی بیرکردنەوە و کارکردن ئەم فەلسەفەیە کە بەرەم هاتووە. تەمان ئەگەر بەراوردێکی بە فەلسەفەی وڵاتانی دیکە، وڵاتێکی ئەوروپی یا وڵاتێکی ئەمریکای لاتین، فەلسەفەی کۆمەلگا جیاوازە کە فەلسەفەی کۆمەلگا جیاواز بوو، فەلسەفە پەروەردەیەکەش جیاوازە بێ، ئەو کاتە وەگوتمان فەلسەفەکانی جیاوازە بن. ئێستا ئێمە ئەو فەلسەفەیە کە لە وڵاتێکی وەکو فەڕەنسا یا ئەمریکای لە وڵاتانی دیکە بێت لەبەرەوەی دەرئەنجامی فەلسەفەی کۆمەلگا و فەلسەفەی پەروەردەی و کۆمەلگایە لێرە ناگونجێ. چونکە ئێمە هەندێک جار کە هەندێک هەوڵ ئەدرێ بۆ گۆڕانکاری بێ ئاگا لەوەی کە ئەو پەروەردەیی کە لە کۆمەلگایەکی وەکو فنلەندی هەیە یا لە کۆمەلگایەکی وەکو فەڕەنسی یا ئەمریکی هەیە، ئەوە دەرئەنجامی بیرکردنەوەی کۆمەلگاکە خۆیەتی پێیگەشتووە. تۆ ناتوانانی بیهێنی لێرە لەبەرەوەی کۆمەلگای ئێمە فەلسەفەیەکی دیکەی هەیە، بیرکردنەوەیکی دیکەیەکی هەیە. بە دڵنیایی هەموو پەروەردەیەک بارگاوێ بە کۆمەڵی ئەفکار، کۆمەڵێک ئایدۆلۆژیا کە کۆمەلگاکە خاوەنێتی و چەندین ساڵ هەوڵی پاراستن و گواستنەوەی ئەدا لە نەوەیەکەوە بۆ نەوەیەکی دیکە. باش، ئەی ئامان چییە لە پرۆسەی فێرکردن؟ ئامان تەبعەن لە پرۆسی فێرکردن ئەگەر ئێمە وەگوتمان پەیوەندیەکی ناوەند چەمکەکان بکەین، وەگوتمان ئێمە کە فەلسەفەی پەروەردەمان هەیە، دید و تێڕوانینە لە بواری پەروەردەش ئەمەوتمان پەروەردە میکانیزمی جێبەجێکردنی فەلسەفە پەروەردەیەکەیە. تۆ چی تێڕوانینێکت هەیە بۆ تاک و توێ چۆن پەروەردەیەکەی، چی زانیاریەکی بیتێ، چی لێ هاتوویەکی بیتێ، چی بیرکردنەوەیەکی هەبێ. وەگوتمان ئەمە پەروەردە دێ جێبەجێیەکە لە ناو دام و دازگاکانیە. هەرچی لە پەروەردەکردنیشە میکانیزمە وردبووەکەی پەروەردە فێرکردنەوەی کە بەڕێزت باس کرد. فێرکردن دیارە ئالیەت و میکانیزم و ئەو ژینگەیە کە تۆ ئەتەوێ ئەم ئەفکارانە، ئەم زانستە، ئەم زانیاریە، ئەم لێ هاتوویانە من بگوازمەوە بۆ تاکەکە. یعنی لێرە پرۆسی فێرکردنەکەی کە ئەنجامەکەشی چی؟ ئەنجامەکەشی فێربوونە. واتە ئێمە ئامان هاوڕێی لەگەڵەوەی مامەسا عومەر بڵێن پەروەردە و فێرکردن دوو پرۆسەن تەواوکاری یەکترن. بەڵێ بە دڵنیاییەوە پەروەردە و فێرکردن بە تایبەت ئەگەر ورتریش بڵێن فێرکردن و فێربوون دوو پرۆسی تەواوکاری یەکترین. فێرکردن میکانیزمی کارکردنەکەیە لە ناوەندەکانی قوتابخانەیە بێ، لە دامەزراوەکانی دیکەیە بێ. فێرکردن واتە ڕەخساندنی ئەو ژینگەی کە فێربوونەکە تیاڕۆدا. فێربوونەکەش مەبەستمان لە چیە؟ خودی فێرخوازەکەیە. بەڵێ فێربوونەکەش مەبەستمان ئەو گۆڕانکاری ڕەفتاریە کە ئێمە لای تاک ڕوودا. ئەگەر ئێمە مەسەن گۆڕانێکی ڕەفتاریمانوی لای تاک ڕوودا، مەسەن ئەمانەی معلومەیەکی پێ بدەین، ئەڵێن لە فڵان ساڵە شۆڕشێک ڕووی داوە، کەواتە تو دێم زانیاری بۆ گوازیتەوە ئەتوێ بەلاتەوە گرنگە شۆڕشەکە و ساڵەکە. دی لە ڕێگەی کارکردنەوە چالاشیەوە کە ڕێگەکانی وانەوتنەوەی لە پۆلا
فێرکردنەکە جێبەجێ ئەنجامە دەی بۆی فێربوونەکە ڕوودا خوێندکارەکان زانیاری باس کرد دکتۆر یعنی باسی گۆڕانکاری ڕفتارت کرد لە بەرنامەی پێشووە باسی گۆڕانکاری ڕفتارت لە ڕوانگەی پەروەردەوە کرد ئایا بۆ خۆی خودی فێرکردنیش ئیش لەسەر گۆڕانکاری ڕفتارەکەت بە دڵنیاییەوە تو بۆچی فێربوون بۆ ئەوی ڕفتار بگۆڕی جام ڕفتارە بۆ گوتمان لە دیوە معلومات زانیاریەکەی و بێ زانیاری پێ بدەی لە دیوی بەها و هەڵچوون و لایانی ویژدانی و بە بتێ پەروەردەیەکی جوان و تەندروستی بکەیت یا لایانی پراکتیکی فێری مەهارەیەکی بکەیت بۆ هەر یەکێک لەمانە تۆ ئەبێ فێرکردنیەکی ئاستێکی باڵادا بێ لە فێرکردنە ئێمە زۆر جار کە باز لە چاکسازی لە سیستەمی پەروەردەیەکەین ئەبێمە چاکسازی لە پرۆسی فێرکردنەکەی بکەین چونکە فێرکردنەکە ئەبێتە مای ئەوەی فێربوون ڕووبدا گرفتی ئەوەی کە فێربوون ڕوونادا کێشەکە لە فێرکردن هەیە زۆر جار هەیە فێرکردن کۆششێکی زۆرەکەی فێربوونەکە ڕووی نەداوە ئەم خوێندکارە ئەم کەسەکە لە بەرامبەرتە ئەم زانیاری و داتایانی بە سەلامەتی بۆ نەگوازراوە بۆ بینی لە کۆتاییە ئەم کەسە وەکو پێویست پەروەردە نەکراوە وەکو پێویست زانیاری نیە وەکو پێویست لێهاتووی نیە ئەمە دەرئەنجامی شکستی پرۆسی فێرکردنەکەیە کەواتەوە گوتمان پرۆسەی فێرکردن دیوی پراکتیکی پەروەردەیە فێرکردن دیوە پراکتیکەکەیەتی یعنی ئەکرێ بڵێن پەروەردە لایەنە معنەوی و تیۆریەکەیەتی بەڵام دوجار پراکتیزەکەنی لە بواری پەروەردە فێرکردنایە بە دڵنیایی ئێمە وەگوتمان ئامانجمان هەیە ئەمە ئەچێتە چوارچێوەی پەروەردە و فێربوونەکەەوە دیوەکەی تری ئامان چۆن بگەین بەم ئامانجانە تەمەەن ئەبێ ئالیەتمان هەبێ بۆی بگەین بە ئامانجەکە لێرە ئالیەتەکەشمان چێ پرۆسەی فێرکردنەکەی کەمە بەسمان کوی ئەو ژینگەیە کە پرۆسەکەت یا ڕوئەدا جا ناو پۆل بێ ناو قوتابخانە بێ ناو وەزارەتی پەروەردە بێ دواتر ناو وەزارەتی خوێندنی باڵا بێ هەموو ئەمانە ئەچێتە چوارچێوەی ژینگە فێرکاریەکەەوە کەوتمان سەرنجامەکەشی ئەوەیە کە تۆ پەروەردەیەکی تەندروست بکەیت و تاکێکی باش بەرهەم بێ مامۆستا من لە پێشێکەکە باسی پۆلیێنبەندی فێرکردن کرد هەڵبەت مەبەستەکەی من ئەوەیە کە ئێمە پۆلیێنبەرنیەکە ئێسەوەی کە باسی لەوی وەکو میکانیزمی فێرکردن قسە ئەەکەین ئەی ئەگەر وەکو خودی زانستەکە وەکو عیلمەکە قسەی لێ بکەین یعنی ئەکرێت چۆن ئەم فێرکردنە میکانیزمەکەی لە ڕووی شێوازی عیلمیەوە دابەش بکرێت بۆ چۆنەڵی سێکتەرە جیاوازەکانی فێربوون بڵێ یعنی ئەوە ئەبێ ببێت بە بەشێک لە پلانی پەروەردەی پلانی پەروەردەی یعنی پلانی فێرکردن لە ئاستێکی باڵا لەسەر ئاستێکی باڵا یعنی ئەو پلانەیە کە وەزارەت دای ئەڕێژێ چونکە ئەبێت تۆ لە سەرەتای ساڵی هەموو خوێندنێکە وەزیر کاتێکە یەکەمین زەنگی قوتابخانە لێ ئەدا پێم وایە لە هەموو وڵاتێکە هەموو حکوومەتێک ئەبێ وەزیرەکەی هەم پلانی ساڵانەی ئەو ساڵە بخوێنێتەوە هەم پلانێکی 4 ساڵیشی لەبەر دەستا بێ کە ماوەی ئەو 4 ساڵی کە وەزیرە بێ ئەبێ دیاری بکە و لە ڕێگەی ڕاوێژکارەکانەوە یا لە ڕێگەی بەڕێوبەرە گشتیەکانەوە ئەم پلانەدا ڕێژرا بێ و هەموو ئاستەکانی بۆ دیاری کرابێ کە بۆ ئەوەی یارمەتی و بە مامۆستا ئەگەر لەسەر و ئەوەشەوە یعنی ئەوەی کە ئێمە خودی ناوەڕۆکی بەرنمەکەمانە باسی ئامانج و باسی پرۆسەی فێرکردنەکەی لە ڕووی فکریەوە پێدوانێت لەسەر 4 ساڵەکەشەوە ئەبێ سیاسەتێکی بان یعنی هەبێت یعنی مەودایەکی دوور و درێژ و پلانی یعنی مەودای هەر استراتیژ بێ وەکو خۆت باست کرد لە پێشەکە ئەوە پلانی درێژخایەن ئەبێ خاوەنی پلانی کوردخایەن بێ لەگەڵ پلانی درێژخایەن واتە تەسلیف بکرێت ئەنجا ئەم پلانە کوردخایەن و درێژخایەنە ئەبێ بگا بە هەموو تاکێکی ئەو کۆمەڵگایە ئەبێ بگا بە مامۆستا ئەبێ بگا بە قوتابی ئەبێ بگا تەنانەت بە مامۆستایانی دایانگاکەش بۆچی بۆی چونکە هەمووی تەواوکاری یەکتر بێ هەموو یەک ئاراستەی هەبێ و لە ڕێگەی ئەم پلانەوە تۆ پێت بڵێ کۆمەلگا ئەگاتە چه ئاستێک لەبەرەوە بە تایبەتی ئەوەی زۆر گرنگە لەسەر ئاستی پرۆگرامەکانی خوێندن و لەسەر ئاستی مامۆستا و لەسەر ئاستی ژینگەی خوێندن یعنی ئەمە هەمووی ورد بکرێتەوە و پۆڵێنبەندی بۆ بکرێ کە هەر لە هەر قۆناغەیە ئەبێت چی ئەنجام بدرێ بە تایبەتی ئەوەی زۆر گرنگە کە لە ئاستی وڵاتە پێشکەوتوەکان و ئەو وڵاتانی کە ئێستا ئاستێکی پێشکەوتویان هەیە لە ئاستی خوێندنە زۆر بەلایەنەوە گرنگە ڕۆڵی مامۆستا ئەبێت چی بکە مامۆستا ئەبێت چۆن ئامادە بکرێ بۆ پرۆسەی وانەوتنەوە و چۆن تۆ مامۆستا دائنی کە لە وانە بڵێتەوە چۆن هەڵیە بژێری لە هەمان کاتە ئەو کۆلیژانەی وانەی تیا ئەوترێتەوە
ئەبێ لە چ ئاستێگا بن ئەبێ پرۆگرامەکان چۆن بێ من خودی پرۆگرامەکە میانی کە پرسیارەکەم کرد بۆ خۆی خودی پرۆگرامەکە کە تەسلیفیکە یا پۆلێنیکەی بەڵێ ئەوە دیاری بکرێ تۆ ئەبێ خوێندنەکە بزانی خوێندنی پیشەیە ئایا قوتابی ئامادە ئەەکەی بۆ وەرگرتنی پیشەیەک تا فێری ئەوە ببێ یان خوێندنی ئەکادیمیە لە ناو خوێندنی ئەکادیمیشە چ جۆرە زانستێکی پێئەدەی ژینگەکەی تۆ بۆ نمونە هەرێمی کوردستان بۆ چ جۆرە زانستێک باشەوە قوتابی لەسەر چی پێ بگەێنی ئەمانە کە یان خوێندنی گشتیە چونکە ئەمانە هەمووی پێویستی ئەنجا جۆری پرۆگرامەکان جۆری خوێندنەکان جۆری وانەکان چی لەگەڵ ژینگەی تۆیا گونجاوە یعنی ئێمە نابێ بچین خوێندنێک بێنین بۆ وڵاتێک وا بزانین وڵاتێکی پێشکەوتوو هەیە ئەگەر پرۆگرامی خوێندنی ئەو وڵاتە پێشکەوتوو بێنین ئەوە ئاستی ژیانی کۆمەلگای ئێمەش و پێشکەوتنی کۆمەلگای ئەمە بەرەو پێشەچێ بەڵکو ئەبێ خەڵکانی پسپۆر خەڵکانێک کە ئەزمونیان هەیە لە ناو ژینگەکەی خۆتە لە ناو قوتابخانەکانی خۆتە و لە ناو هەرێمەکەی خۆتە لە ڕێگەی ئەمانە و پلانێکی پەروەردەییدا بگرێت و هەروە ئاستێکی فێرکردنی شیاو بە کۆمەلگای تۆدا بنێت چکا بێ بزانین ئێمە سیاست لە کۆمەلگای ئێمە چۆنە پێشکەوتنی ئاستی کۆمەلگاکە چۆنە ژینگەی قوتابخانەکانمان چۆنن هەروە عەقڵێت و تێگەشتنی دایکان و باوکان چۆنن ئاستی خێزانەکانی ئێمە چۆن لەبەرەوە ئەبێ پرۆگرامێکی پەروەردەیی و پلانێکی فێرکردنی پەروەردەییمان هەبێ کە لە ئاستی ئەمەیە بێ بۆ چونکە ئیتر ئێمە لە ڕێگەی ئەم فێرکردنەوە وا بکەین کە ژینگەیەکی وا بسازێنین چۆن ئێمە گەشە بکەین چۆن بێنە پێشەوە و ئەو پلانە کوردخانەی کە هەمانە چۆن تێیپەڕێنی و دواییش بەپێی پلانە استراتیژیەکە قۆناغی گەشەکردنیدا بەڵێ سوپاس دکتۆر زانە مامۆستا عومەر چوو بۆ لاوەی کە ئێمە وتمان زانستەکان دەزیشانکەین بۆ بابەتێکی گرنگ کە باسی واقعی کرد یعنی ئێمە لە بەرنامەی پێشوە لە پرۆسەی پەروەردا باسی واقعی هەموو کۆمەڵگایەکمان کە واقعیەتێکی تایبەت بەخۆی هەیە بۆ ئەوەی پرۆسەکانی پەروەردەی تیا ئەزمون بکرێت ئایا ئەمە بۆ فێربوون یا فێرکردنیش هەر بۆ خۆی ئەمە پێویستە واقع ڕەچاو بکرێت یاخود ئەوەی کە زیاتر پسپۆڕی بواری ئێوە زیاتر بوارە دەرونیەکە بۆ ئاستەکانی بۆ وانەوتنەوە یاخود فێرکردن تا چەند پێویستە ئاستی لایەنی دەرونی و ژینگەی کۆمەڵایەتی و ئەو واقعی کە کۆمەڵگاکە تەفەهومیەکە ڕەچاو بکرێت لە پرۆسەی فێربووندا بەڵێ دەست باش دیارە بۆ وە گوتمان لە ڕەچاوکردنی واقع حتمما ئەگەرێمە بینەوە سەر بابەتی پرۆگرامی پەروەردەیی پرۆگرام تەمان بە مەفهومە فراوانەکەی کە نەک لە چوارچەوەی کتێبێک ئەمە بەسمان هەموو پرۆگرامی کە لە وەزارەتی پەروەردە جێبەجێکرێ ئەم پرۆگرامە لە هەموو وڵاتێکە لەسەر کۆمەڵی بنەما بنیادراوە بنەمایەکی دەرونیە بۆ هەر قۆناغێک ئەبێت تۆ بنەمە دەرونیەکەی لە بەرچاو بگری ئەمە لە باخچێ ئەمە لە قوتابخانە بنەڕەتی ئەمە لە ئامادەیە یا لە پەیمانگایە لە زان کۆشە یەک لە بنەماکانی دیکەی کە زۆر گرنگە پێداویستی و کێشەکانی کۆمەلگایە یعنی هیچ پرۆگرامێک بۆ گوتمان نابێت تو هی وڵاتی تر بێن بۆ وڵاتی تر یعنی بڵێ ئەو کۆمەلگایە ئاتاج بە چ مۆدێلێک یا چ جۆرێک لە پرۆگرامە پێویستی بە چی پرۆگرامێکە دەرخواردی بدەیت بڵێ مەبەستمان ئەوەیە هەر کۆمەلگایەک خاوەنی کێشەی خۆیەتی خاوەنی پێداویستی خۆیەتی پێداویستی کۆمەلگای کوردستان جیاوازە لە کۆمەلگایەکی وەکو وڵاتێکی پێشکەوتو یا کۆمەلگای ئێرانی یا وڵاتێکی عەرەبی چونکە ئەمە کۆمەلگایە تایبەتمەندی خۆی هەیە پەیوەندی بنەمایەکی کۆمەڵایەتی تایبەت بەخۆی هەیە ئەبێت تەبعەن ئەمانە هەموو ڕەنگ بداتەوە سادەترین بنەما مەسەڵەن ئێمە بە زمانی کوردی قساکەین خۆ ناکرێ ئێمە بە زمانێکی دیکە قسە بکەین ئەمە سادەترین بنەمایە وە گوتم بنەمایەکی دیکە کێشەکان و پێداویستەکانی کۆمەلگایە کێشە و پێداویستی کۆمەلگای کوردی جیاواز لە کێشە و پێداویستی کۆمەلگایەکی عەرەبی یا کۆمەلگایەکی ئەوروپی کەواتە بێت تۆ پرۆگرام لەسەر ئەمانە بنیاد بنی نەک تۆ پرۆگرامێک بینی جێبەجێکی چونکە ئەم پرۆگرامە ئەو کۆمەلگای خۆی پێیگەشتووە تەبعەن هەر کۆمەلگایەک پێشکەوتو بێ پرۆگرامی پێشکەوتو هەیە لەگەڵ خۆیە گونجێ کۆمەلگایەکەش دواکەوتو بێ پرۆگرامی قسەکردن لەسەر خودی میکانیزمی پرۆگرام نەک دەستنیشان کردی بڵێ بۆن ئەم پرۆگرامە لە ڕووی زمانەوە لە ڕووی زانستیەوە لە ڕووی علمی تەجریبیەوە کۆمەلگاکە خۆی بێ لە هەڵقڵای کۆمەلگاکە خۆی بێت چونکە هەر کۆمەلگای وە گوتمان خاوەنی تایبەتمەندی خۆی هەیە
لەبەرەوە گوتمان بڵێ ئەبێ و بنەمایانە هەموو لە بەرچاو بگرێ بنەما دەرونیەکەی بنەمای ئابووری بنەمای سیاسی هەموو ئەمانە تێکەڵە بێ ڕنگدانەوەی ئەبێ لە پرۆگرامە زائیدەن ئەو فلسفە پەروەردەیەش باسمان کرد کە تۆ چیت ئەوێ مەسەڵەن تۆ دێ بیرکردنەوەیەکی فەلسەفی لە بواری پەروەردەیە فەلسەفەی پەروەردە پێتەڵەم کۆمەلگای کێشەیەکی هەیە لە بابەتی یەکتر قبوڵ نەکردنە طبعا بێ دواتر بزانین من چۆنە مەڕ دێم لە پرۆگرامە ئیشی لەسەرەکەم ئەی تۆ پەروەردەی ناکەی تەمەن لە دواییە من ئەبێ وەکو پێشتر باس پلان کرا تەمەن پلانمان هەیە کورد مەودایە بۆ یەک وانەیەکی چلدەقەیە پلانمان هەیە دوورمەودایە 25 ساڵەوە حکومە لێ بەرپرسە ئەم منداڵە لە قۆناغی باخچەوە تا لە زانکۆ دەرەچی حکومە لێ بەرپرسە چۆنت بەرەمێنە بەڵام پلانیشمان هەیە کورد مەودای لە ئاسی 40 دقەیە ئەبێت تۆ بی ئەم بابەتی منەمەوێ لە پرۆگرامە جێگیری کەم اینجا دوای بێم ئالەتی گواستنەوەی ئەم زانیاری و لێهاتووی و وەگوتمان بارەویژدانی و ئەمانەت ئەبێ بگوازمەوە بۆ خوێندکارەکە دواتر لە خوێندکارەکە بینوێنێت من بیبینم من ئامانجێکم هەیە لەمەم خوێندکارە ئەبێ یەکتر قبڵکە ئەبێ ڕێز لە وڵاتی بگرێ ئەبێ پاک و خاوێن بێ ئەبێ وەگوتمان هەز بە پرسیاری سەرشاری کە دواتر ئەبێت بیبینی کاتێک ئەم خوێندکارە ئەبێ بە مامۆستا ئەبێ بە ئەندازیار ئەبێ بە سەرباز ئەبێ من ئەو لێ هاتووی تیا ببینم بزانمایە من ئەم ئیشەی کە من کردم 20 ساڵ ئەم تاکەم بەرەمێنە ئەگەر بەرەمت نێنابێت کەواتە پرۆژەکە بە بڕوای تۆ پلانەکەش بۆ خۆی قابلیەتی گۆڕانکاری تایە بۆ ڕەچاوکردنی واقعەکە ینی ئەکرێن پلانە بۆ ڕەچاوکردنی واقعی باری دەنمونێ زۆر سایکۆلۆژێتی کۆمەلگایە تاک یعنی ڕەچاوە کرێوانە با نمونێکی زۆر سەر پلان بڵێ بۆی اینجا بۆ پلان لەسەر ئاستە دوورەکە من پۆلێکم هەیە 15 خوێندکاری تایە تەمان پلان بە جۆرێکدانم بە جۆرێ واناڵێمەوە ئەیان کەم بە گروپ هەمەیەکەمە چالاکی و گفت و گۆ ینی ئەیان کەم ئەکتیف ینی واتە بە ئەکتیوی واناڵێمەوە بەزار پۆلێک شەمێ 50 خوێندکار هەماژن هەمان وانەش بێ کەواتە بێ من بە تەکنیکی تروانە بڵێمەوە چونکە واقعەکە جیاوازە ئەم پۆلیان 15 خوێندکار ئەمیان 50 کەواتە بێت تەکنیکی وانەوتنەوەکە بگۆڕم تەمان بۆ حکوومەتیش هەروایە بۆ وەزارەتیش هەروایە ئەبێ پلان لەسەر بنەمای ئەو واقعەیە ئایا بەڕاستی ئێمە یەک هەندێک جارەکەین هەڵەیەکەوە تۆ دی سیستەمێکی پێشکەوتنی وڵاتێکی وەکو فلەندا گریمانی ماڵین لە لووتکەیە بەڵام ئایا زانکۆکانی فلەندا و قوتابخانەکانی فلەندا وەگەیرە ژمارە خوێندکاری تەیە مامۆستاکانی وەک مامۆستای ئێمەیە ئێمە وڵاتێکی وەک ئەمریکا ئەوان لەوێ شیعارێکیان هەیە مەسەن ئەڵەیە تۆ 1 سنت لە پەروەردەیە سەرف بکە دۆلاری قازانجێکی ئەمە شیعارە لەوێ ئێمە لێرە بەو شێوە نییە کۆمەلگای ئێمە بەو شێت تێڕوانی بۆ پەروەردە نییە هەر بۆیە ناتوانین ئەو سیستەمەی لەوێیە بێنی لێرە دانین بۆیە زۆر جارەکەوینە هەڵەوە دکتۆر مامۆستا عومەر ئەوەی کە دکتۆر باسی کرد وەکو ئاماژە وەکو ئەوی کە پێویستە واقع وەباری کۆمەڵایەتی و ژینگەی کۆمەڵایەتی وەباری دەرونی هەموو ئەمانە ڕەچاو بکرێ بۆ فێرکردن و فێربوون ئایا ڕێک ئێمە ئەگەر ئەمەی ئەو بهێنین ئەو تیۆریە باسیوە لە ڕووی پراکتیکیەوە تا چەند لە کوردستانە ڕەچاوی واقعەتی کۆمەلگای کوردی کراوە بۆ بوونی ئەو پرۆگرامانەی کە لە ناوەندەکانی خوێندنە ئەخوێنێ بەڵام ناوبڕێ وەرەگم دوای ناوبڕەکە وەڵام بەرەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەردەگرین و دەگەڕێینەوە لاتە دووبارە سڵاو مامۆستا عومەر بەر لە ناوبڕەکە پرسیاری ئەوەم کریانی تا چەند ڕەچاوکردنی واقعی کۆمەلگای کوردی لە ڕووی ئەزمونکردنی پرۆگرامەکانەوە لە ناوەندەکانی خوێندنە بە شێوەیەکی گشتی با بڵێن لە قۆناغی پێشی سەرەتاییشەوە هەتاوەکو دواتر ڕەچاو کراوە بەڵێ ئەگەر ئێمە سەرنج لە بواری پەروەردە و فێرکردن دەین لە هەرێمی کوردستانە بەڕاستی هەوڵێکی زۆر دڵسۆزانە هەیە لەلایەنی کۆمەڵێک بەرپرسی وەزارەتی پەروەردەوە خوێندنی باڵاوە یان لەلایەن کۆمەڵێک لە مامۆستایانی زانکۆوە یان سەرپەرشتیاران و مامۆستاکانەوە یعنی بەڕاستی لە پرۆگرامەکانی خوێندیشە هەوڵ هەیە بۆ تازەکردنەوە بۆ نوێکردنەوە و بۆ بوونی پەروەردە و فێرکردنیەکی باش لە هەرێمی کوردستانە یعنی ئەمە لە بواری سەرپەرشتیاریە ئێستا ئێمە بەرنمەیەکمان هەیە بۆ پەرەپێدانی تواناکان و بۆ گەشەپێدانی قوتابخانە وەکو دامەزراوە و بۆ هەڵسەنگانی دەرەکی و گەشەپێدانی ناوەندی خوێندن بۆ ئاستێکی باشتر و چالاکتر و باشتر بەڵام ئێمە یەک گرفتێکمان هەیە وەکوتم بەڵام تۆ وەکو خودی ناو پەروەردە و ئەوەت باس کرد من ئەمەوێ ئەوەش بەسی تۆ بێ سیاسەتە گەورەکە سیاسەتی حکوومەت و پلانی حکوومەت یا سیاسەتی ئەوان بۆ داڕشتنی پرۆگرامی پەروەردەیی بەڵێ ئەمە لە لایەکەوە یعنی ئەبێ بدەین لە ئاستی وەزارەتیش هەوڵ هەیە یعنی بەس ساڵانی ڕابردوو بۆ
تازەکردنەوە و هەموارکردنەوە و وەرگرتنی شێوازی نوێ و هەروەها وەکووتمان ئێستا لە بواری سەرپەرشتیە پرۆسەیەکی نوێ هەیە بۆ هەڵسەنگاندن و بۆ پەرەپێدانی قوتابخانەوەکو دامەزراوە. بەڵام ئێمە لێرە ئیشکالێکمان هەیە، یعنی لە ئاستی ئەو هەوڵانە ئەوەی کە تەوەری سەرەکی چیە؟ ئێمە لێرە قوتابیە، ئەبێ قوتابی سنتەرە، بەڵێ قوتابی بێ بە سنتەر بۆ فێربوون، بۆ چاکبوون، بۆ دروستکردنی هاوڵاتی باش. بەڵام ئەمە تەنها بەناوەندەکانی خوێندن و بە دروستکردنی پرۆسە و پلانێکی وا بەو شێوەیە جێبەجێ نابێ. ئەبێ هەموو دامەزراوەکانی حکوومەت هاوکاری یەک بکەن، یەکتری تەواو بکەن و مصداقیت و ڕاستگۆیی بدەن بە قوتابی و فێری قوتابی بکەن کە ئێمە ئەو هەنگاوانەی عینین بۆ پێگەیشتنی تاکێکی بەو جۆرەیە. ئێمە ناکرێت لە قوتابخانە فێری قوتابی بکەین کە هاوڵاتیەکی چاک بێ، کەسێکی باش بێ و کەسێکی لێهاتوو بێ و کەسێکی دڵسۆز بێ و بەم شێوەیە تاک پێ بگەێنین. بەڵام لەو لاوە ئێمە لەسەر ئاستی گشتی حکوومەت بەرپرسێکمان هەبێ گەندەڵ بێ، سەروەت و سامان بەفیر ڕۆ بدە، لەگەڵ دیموکراسی ڕازگۆ نەبێ و پێچەوانەی هەموو ئەو شتانە بێ کە ئێمە بە قوتابی ئەگەێنی. ئێمە نابێ ئیزدیواجەتێک دروست بکەین لە نێوانی قوتابی وەکو هاوڵاتی و تاک کە هیوامان پێی ئەوە بێ لە ئایندەیە ببێ بە هاوڵێکی زۆر باش و زۆر چاک. بەڵام لەو لاوە ئەوەی لە پەرلەمان هەیە شتێکی تر بێ، ئەوەی لە حکوومەت هەیە شتێکی تر بێ، ئەوەی کە بەرپرسەکان و وەزیرەکان و شتێکن شتێکی تر دروست بکا بۆ ئێمە. چونکە ئێمە لێرە کەسایەتێکی ئیزدیواجی دروست دەکەین کە ئەو کاتە قوتابیەکەش بڕوا بە ئێمە ناکە، بڕوا بە مامۆستا ناکە ئەوەی کە پێی ئێگەێنێ و پەروەردەی لێکە. ئێمە هەر لەو پرۆسەیە پێش نزیکەی 6 ساڵ لەمەوە پێش لە یەکێک لە سەرپەرشتیاران کە خەڵکی بەریتانیا بووە خۆی ئینگلیزیش بوو، ناوی ئەندرۆ بوو، ئەیگوت ئێمە لە قوتابخانەکانی خۆمانە لە هەر قوتابخانەیەکە هین دروست دەکەین، پەرلەمانمان هەیە، پەرلەمانێک دروست دەکەین لەسەر ئاستی هەر قوتابخانەیەک، پێی ئەگەێنین کە قوتابی ئەگەر بوو بە پەرلەمانتار ئەبێ بەرپرسیارەتی چێ بێ، چۆن خزمەتی کۆمەڵگاکەی بکات، چۆن خزمەتی هینەکەی. ئەیگوت ئێمە لە سەرەتاوە لەسەر ئەوە پێگەێنین چۆن پەرلەمانتارێکی بچووک لە ئاستێکی سەرەتایی یان لە ئاستێکی ناوەندی، لە ئاستی قۆناغی بنەڕەتی یان ئامادەی وای لێ بکەن سەرەتا چۆن خزمەتی قوتابخانەکەی بکە. ئەنجا دوای ئەوە ئێمە ئەیبین بۆ پەرلەمان، لە پەرلەمان سەردانی پەرلەمانی پێەکەین، لەوێ پەرلەمانتارەکان ئەهێنین ئەزمموی خۆیان باسکەن، چۆن خزمەتیان کردووە، چۆن چاودێری حکوومەتیان کردووە، چۆن دژایەتی گەندەڵیان کردووە و چۆن بە دڵسۆزانەی خۆیان توانی ویانە خزمەتی هاوڵاتیان و کۆمەلگاکانی بەدەم کێشەکانیانەوە بچین. ئەیگوت لێرەوە ئەم قوتابیە ئەم مناڵە ئیتر فێر ئەبێ بە هەستێکی نیشتیمانیەوە چۆن بەرپرسیارەتی وەربگرێ، سبینە چۆن خزمەتی کۆمەلگاکەی بکە. ئەنجای گوت ئەوەی کە پەرلەمانتارەکە ئەیڵێ زۆر بە ڕاستگویانە و شەفافانە ئەیڵێ. ئەنجای گوت لەبەر ئەوە ئەم قوتابیە بە ڕاستگویانە ئەو وەرەگرێت کە پەرلەمانتارەکە پێ. ئەیگوت سەردانی حکوومەت دەکەین، وەزیرەکان بانگەکەین، لەگەڵ وەزیرەکان دانیشن، وەزیر دێ قسە بۆ ئەم قوتابیان ناکە، باسی استراتیجێتی حکوومەتیان بۆکە، باسی پلانی حکوومەتیان بۆکە، باسی خزمەتکردن لە ئاستی خزمەتگوزاریە گشتەکانیان بۆکە. ئەیگوت لێرە کەواتە ئەوەی حکوومەت و ئەوەی پەرلەمان و ئەوەی پرۆسی پەروەردە ئەیکا هەمووی تەواوکاریە. یعنی بڕوای وایە، بڕوای وا بوو کە ئەمە بۆ ئەزمونکردنی لە هەموو کۆمەڵگایەکی دەرەوەی خۆشیانە لەوە، ینی ئەمە تەجربەیەکی سەرکەوتووە بێ، ئەمە وەکو فێرکردن خوێنکاری لەسەربار بهێنرێت لە سەرەتاوە. ئەمە ئەو وەکو نمونەیەک باسیە کرد. ئەیگوت ئەگەر ئەتانەوێت سەرکەوتوش بوو، ئەیگوت ئەو باسی ئەزمموی بەریتانیایە کرد. ئەیگوت خوێندن لای ئێمە، پێگەیشتنی قوتابی لای ئێمە، تاک و هاوڵاتیەکی چاک لای ئێمە، استراتیژێتی پەروەردە و فێرکردن ئەوەیە. یعنی پێی وا بوو من مامۆستا عومەرەمێ وەرتر تۆزێ لەسەرەوەی، یعنی پێی وایە پێشکەوتنی وڵاتەکەی وە گەشەکردنی و ئەو هەموو توانە مرۆیی کە لەوێ هەیە و ئەو وڵاتی کە لەسەر سیستم ئیشەکاوە پەرلەمانێکی سەرکەوتوی هەیە بە ئەزمموی لە ئەزمموونێکی ئاوا بچووکەوە کە دەستی پێکردوێ بەرهەمەکەی لە پەرلەمان و لە پێشکەوتنی وڵاتەکە یا بینیوەتەوە. بەڵێ ئەمە من تۆزێک بە درێژتر باسی لەگەڵا کرد و باسی واقعی هەرێمی کوردستانم کرد،
چونکە ئەو هاتبوو ئەم پرۆسی پەرەپێدانی تواناکان کە ئەوەی بریتیش کاونسڵە لە بواری سەرپەرشتیە لە هەرێمی کوردستان جێبەجێ بکەین. من تۆزێ واقعەکەم بۆ باس کرد وتم لە ڕووی تیۆریەوە ئەم پرۆژە زۆر گەشە کردووە زۆر جوانە و لەسەر ئاسی دامەزراوەیە. ئێوە بەڕێستان لە بەریتانیا گەشتونە ئاستێک کە ئاستی دامەزراوەیە، یعنی لەسەر ئاسی دامەزراوە ئیشەکەن و ئێستا چاودێریەکەش قوتابخانەکە ئەیکەن وەکو دامەزراوە ئەیکەن. بەڵام هەرێمی کوردستان و واقعی سیاسی و دۆخی پەرلەمان و دۆخی باری گەشەکردنی ئابووری و باری گەندەڵی بەمێ ئەوتی ئێوە ئەبێ لەسەر هەموو ئاستەکان ئیش بکەن، یعنی تەنها نابێت چاوتان لەوە بێ ئێمە قوتابخانە پێشخین. باشە ئێمە قوتابخانەمان پێشخست، قوتابیمان پێشخست، قوتاب هەموو ئەو پرۆسی ئێمە بۆ پێگەیاندنی ئاستی قوتابیە لە بواری عەقڵی، لە بواری زانستی، لە بواری تاکێکی باش، لە بواری کەسێکی شەفاف، لە بواری کەسێک کە خزمەت بە هاوڵاتی و کۆمەڵگاکەی بکە. بەڵام لە بەرامبەرە ئەبێ ئەو پێشەنگانی کە ئێوە هەتانن لە پەرلەمانن، لە وەزارەتن، لە حکوومەتن، بەرپرسیەکانن، بەڕێوەبەرە گشتیەکانن، ئەبێ ئەمانە نمونە بن بۆ ئەم قوتابیە کە سەیریانەکەن، ئەبێ ئەمانە ڕێگەیان بۆ ڕۆشن بکەنەوە کە نیشانی ڕاستگۆیی ئەم قسانە بێ کە ئێمایکەن. ئێستا تۆی لە پۆلە مامۆستایەک لە پۆلە کە باسی ڕاستگۆییەکە، کە باسی شەفافیە دەکات، کە باسی پەروەردەیەکی چاکەکە، کە باسی مرۆڤێکی ڕاستگۆکە، کاتێک ئەمانە لای ئەو قوتابیە بەرجەستە ئەبێ و لە خودی مامۆستاکە هەبێ خۆی یەک لە خودی مامۆستاکە خۆی هەبێ، دوو لە خودی ئەو ڕابەرە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیانە کە هەبێ کە کاتێک کە بینی ئەمیش چاوی لێ بکە، کاتێک کە قسەی بۆ کرد قسەکانی ڕاستگۆیانە بێ. یعنی ئەو کاتە ئەم قوتابیە قەناعەتی پێکە و ئەویش خۆی وا پەروەرداکە کە ببێ بە کەسێکی ڕاستگۆ و باش. دکتۆر زانە ئەگەر ئەمە بگوازمەوە بۆ خۆشت تا چەند ڕەچاوکردنی ئەوە لە کوردستانە بۆ ئەوەی کە واقعیت لە پرۆسەی فێرکردن یا فێربووندا ڕەچاو کراوە، یعنی ئەمە بۆ بە ئەزمونێکی سەرکەوت ئایا بۆ خۆی کراوە یاخود کۆمەڵێ پرۆگرام یاخود میکانیزمی جیاواز گیراوەتە بەر کە ئەزمموی دەرەکی بۆ یاخود مۆدلێکی تر بوو هێنراوە لە کوردستانە بۆی تەجربە بکرێ بۆی بزانن دوجار ئەنجامێکی سەرکەوتووە و ئەنجامێکە پێکاویەتی لە شوێنی خۆیان یاخود هەر تەنها ئەو پرۆگرامەیە کە لە ساڵانی ڕابردووە هەبوو بە شێوەیەکی کلاسیکی لەسەری قوتابی یا خوێندکاریا فێرخواست ڕاهێنراوە. بەڵێ دەستخۆش دیارە گەرێمە باسی بۆگوتم پرۆگرام بکەین تەمەنوتمانە بێ ئێمە واقعبینانە بین، سەری واقعی هەر کۆمەڵگایە بکەین، سەری واقعی هەر گروپە خوێندکارێک بکەین کە لە چی قۆناغێکایە بۆ ڕەچاوی بکەین لە دانانی پرۆگرام. تەمان پرۆگرام تەنها کۆمەڵێک کتێب تەمان نەگەرێمە بینە سەر بابەتی پێشکەوتن، هەمومان لەگەڵ پێشکەوتنین نابێت پرۆگرام بۆ سێمە وڵاتانی وەکو ئەمریکا و وڵاتانی پێشکەوتی وەکو ئەوروپا و تەنانەت کۆریای باشوور ئەوانیش بەردەوام ئەڵێن پەروەردە، یعنی ئەوانیش ئەوە ینی بوارەکە ئەوەندە گرنگە، ئەوانیش کێشەی یەکەمیان گرنگی و بایەخی یەکەمیان بە پەروەردەیە. ئێستا لەوانیش بپرسە لە پەروەردەی خۆیان ڕازی نین، سەرباری ئەو هەموو پێشکەوتی کە پێی گەشتون ئەو چۆن بڵین لە بواری تەکنۆلۆژیا لە بواری ئابووریا لە سەرجەم بوارەکانی کۆمەڵگایە کە زۆر لە پێشن بەڵام ئێستا بڕۆیان کێشیان هەیە. ئەگەرمە بێن وە لای کوردستان حتمان وەگوتمان لە کۆمەلگای خۆشمانە کە ئەم پرۆگرامە هەیە دەبان بەشێکی لەسەر بنەمای پرۆگرامی پێشوو وەک مامۆستاش باسی کرد، بەشێکشی ئەوەیە تۆ چوویتە لە ڕێگای ئەم تێکڵاوی کە ئیسا هەیە لەسەر ئاستی جیهان ئەزمموی وڵاتانی دیکە دێناوە هەندێکی تەمەنوتمان ئەبێ سوود لە ئەزمون وەرگری بەڵام کۆپی نەکەیت. ئەمە شتێکە بەڵێ وڵاتان هەیە ئەمە سوودیان لێ وەرەگرین بەڵام لای خۆمان کۆپی ناکەین. بێمە سەر خاڵێکی زۆر گرنگ کە ئێمە باز لە پرۆگرام بکەین مەبەستمان تەنها کتێبێک نییە بینچاشکەین بخێنە بەردەستی خوێندکارەکە. بۆ نمونە لە پرۆگرامە مامۆستات هەیە، لە پرۆگرامە سیستەمی هەڵسەنگاندنت هەیە، تاقیکردنەوە دێ، لە پرۆگرامە بەسەر سەرپەرشتیاری دەیە کە بەڕێز مامۆستا ئەمەر خۆی لێ کارەکە، یعنی ئەمە هەمووی هەمووی تاواکاری یەکترین. تۆ با یعنی ئەمە یەک شتێکی دیکە هەیە ئەڵێ مامۆستا لێکوێ بوو سیستەم لێ وەستێ شەڵایە کرد وەگوتمان باشترین پرۆگرامت ئەهێنا هیابانت ئێنای ئەمریکا. مامۆستا تا چەندی پێی جێبەجێ کرێت سیستەم ئەمە شتێکی جێگیرە مامۆستا چۆن پێی جێبەجێ کرا لەویا ئەوەستێ وەک ئەوە وایە تۆ چۆن بڵین وەکو شۆفێرێک وایە بە کەسی یەکەم شۆفێرەکە کەسی یەکەمە کە ئۆتۆمبیلەکە لێخوڕێ لە پرۆسی پەروەردەکردنیش مامۆستا کەسی یەکەم بەتایبەت لە وڵاتی خۆمان تا ئێستا ئێمەی کە ئەم
ئەو خاڵی کە باسمان کردمان ستیودیۆ سنتەر یا بە سنتەرکردنی خوێندکار نەبووەتە واقع بۆ لە بەرەی مامۆستا ئێمە پەروەردەی سیستەمێکی وانە کە خۆی سنتەر بوو بێ خوێندکار ئەم مامۆستای خۆی بە خوێندکاری سنتەر بوو بێت تاکە بۆیە مامۆستاش خوێندکارەکە بە سنتەر بکە بۆی ناکرێت بۆ لە بەرەوەی خۆی بەرهەمی فەلسفەیەکی پەروەردەیە کە خۆی کەسی یەکەمە لە پۆلە کەسی دەسەڵاتدارە تەنها ئەم سەرچاوی زانیاریە لە بەرەوەی وا پەروەردەکراوە بۆیە ئەبینین ئێمە زۆر جار کتێبێ هەندێک کتێب هەیە بەڕاستی من هەندێکیانم بینیوە زۆر بە پرۆگرامێکی ینی ناوەڕۆکێکی باشی هەیە زۆر باشکاری تیاکراوە بەڵام کێ جێبەجێیەکە دێتەوە لای مامۆستاکە زۆر گرینگە کەم باز لە پرۆگرامەکەین بە شێوەیەکی گشتی هەم خوێندکار هەم واقع هەم مامۆستا من بە بۆ چوونی خۆم لە ئێستا ئەبێ ئەوەی کار لەسەر مامۆستاکرێ ئەو نەکار لەسەر کتێب و نوێکردنەوەی کتێب نەکرێ چونکە ئەگەر مامۆستاکەت ئاستێکی بەرز بێت لە پۆلێکی زۆر ئاسایی بێت تەنانەت ئامرازێک و کەرەستێکی فێرکردنیان نەبی ئەم خۆی دروستێکات بەڵام ئەگەر ڕاد نەهێنابێ دەیان کەرەستەی پەروەردەی خەرە بەردەمی بەکاری بڕای تۆ گەرێمە ئێسا نەقدی یا ڕەخنەی میکانیزمەکانی فێرکردن و فێربوون کەین لە هەرێمی کوردستانە لە واقعی کۆمەڵگای کوردیە بە بڕوای تۆ ئەبێ یەکسەر فۆکسەکە بخەینە سەر خودی مامۆستا پێویستە مامۆستا کە یەکێکە لە ئامرازەکان بڵین ئامرازی گەیاندنەوە نیە فێرکردنەکانێنێ بە خوێن مامۆستا یەکێکە لەو کەرەستانەی بەڕێزت باشوتی کۆمەڵە کەرەستەیە ینی بۆ خۆی پرۆگرامی هەرمان هەرجێکی دیاریکرااو نییە لە ناو دەق و کۆمەڵە تێکستا لە قاڵ درابێ بەڵکو مامۆستا و ڕێگاکانی وانەوتنەوە هەی بە بڕوای تو ئێستا گەر ئێمە قسە لەسەر گرفتەکانکەوە نەقدیکەین پێویستە لەسەر خودی مامۆستا و ئەو ئەم میکانیزمەکە بوەستین ئەگەر ئمە باز تەبعاً لە هەموو بوارەکان گرفت هەیە ینی لە هەموو بوارەکانش بەرەو پێشچوون هەیە تەمان وەگوتمان ئێمە دیدی ئێمە بۆ پەروەردە ینی چەندە پەروەردەکە باشتر بێ هەرمانێ باشتریکی ئەمە شتێکی سروشتیە بەڵام ئەگەر پۆلەن بەندیکین بڵین بە بۆچوونی وەکو خۆم مەسەرم بە پلی یەکەم ئەبێ کار لەسەر مامۆستا بکرێت کار لەسەر مامۆستا بکرێت چونکە تۆ چەندی ئاستی مامۆستات بەرزەوە کرد ئەمیش کار لەسەر خوێندکارەکە و ئاستی خوێندکار بەرزە بێتەوە وەگوتم ئەگەر مامۆستاکە بە باشی ڕاهێنانی پێ بکەیت طبعا ئێمە شتێکش پێڵم پێدانی بەردەوام ینی ئەم مامۆستا بێ بە بەردەوامی تەنمی بکەی بە بەردەوامی پەروەردەی بکەی بە بەردەوامی تیۆرەکانی فێرکردنی نوێەکانی بینی پیشانی بدەیت تیۆرەکانی فێربوون بە بەردەوامی ینی وەگوتمان مامۆستا زۆر گرنگە چونکە مامۆستا لەگەڵ خوێندکار و کتێب کە لە پۆلا بەریەکەکەون طبعا لێرە پرۆسەکە ڕۆدە هەم مامۆستات هەیە پرۆگرامێکە دێ کتێبەکە دەیە خوێندکارت هەیە لێرە لێکەدەن جا کەسی پلەیەک و سەرپەرشتیان لە پۆلا مامۆستایە ئەم مامۆستایە چەنی لێ هاتوو بێت چەنی ئاسی بەرز بێ ئەو کاتە پرۆسەکە ئەوەندە سەرکەوت بێ وڵاتانی پێشکەوت و سیرکە چەندە بایەق بە مامۆستا درێ هەر لە ڕۆیش دابیرکردنی ژیانی شایستە هەم لە ڕووی ڕاهێنان هەم لە ڕووی خول بە درێژایی تەمەنی پیشەی بەردەوام ئەیکەنە خولەوە ڕاهێنانی پێکەن ئەم مامۆستایە تەقیمی بەردەوام مامۆستا ئەمر خۆی سەرپەرشتیارە جز ئێکێگەیتە سەر سەرپەرشتیار ئاستی مامۆستا ئەگەر نزم بێ یا خول لە وەکو پێویست نەبێت سەرپەرشتیار بەڕێوەبەر و لە سەرو ئەوانی شۆ وەزارەت هەمووی بەرپرسە لەوەی ئاستی مامۆستا تا بکری ئاستی مامۆستا بەرز بێتەوە ئەو کاتە ئاستی سیستەمی پەروەردەکەش بەرزە بێتەوە خوێندکار باشتر فێرە بێ پەروەردەیەکی باشتر ئەبێ لە دەرەنجامیشا سیستەمێکی سەرکەوتوو دەبێت لە بواری پەروەردە و فێرکردن مامۆستا عومەر تا چەند دیراسی ئەوە کراوەوە ئێوە بۆ خودی خۆتان لەناو پرۆسەکە ئیشەکەن و ڕۆژانە دەست و پەنجەی لەگەڵا نەرمەکەن و ئاگادان و متابعاکەن و ناوەندەکانی خوێندن ئەبینن و دیراسی مەسەلەی پرۆگرام و شێوازەکانی وانەوتنەوە ئەو میتۆدەی ئێستا کە ئەوەی بریتشکان سڵەکە هەیە جێبەجێگە تا چەند بۆ خۆی هەوڵدراوە ئیش لەسەر خودی مامۆستاکرێ بەداخەوە لە کوردستان ئێمە کە ئەبینین مامۆستا ئەڵێن بۆ نمونە مامۆستای کۆمەڵایەتیەکان ئەمساڵ دەورەیەکی دوو ڕۆژەیان هەیە ئیتر لەوانەیە چەند ساڵ ئەم دەورەوێ هەندێک شتی عامیان پێڵێن خۆی بۆ خۆی ئەوەی دکتۆر زاناوتی بابەتێکی زۆر گرنگە کە بۆ خۆی ئامرازی گەیاندنەکەەوە مامۆسا کە دەوری گەیانەرەبینێ تا چەند ئیش لەسەر ئەوە کراوە کە ئەم مامۆسایە وەکو لە بەرنامەی پێشوە لە ناو پرۆسەی پەرۆرائی قسەمان لەسەر ئینسان سازی کرد بۆ پەروەرەوە مرۆڤ دروستکردنی مرۆڤ معدەنی باش کرد ئایا بۆ پرۆسەی فێربوونەکەش تا چەند ئیش لەسەر ئەوە کراوە لە کوردستان کە مامۆسا وەکو ئامرازێکی گەیاندن وە فێر خوا کە ئەوەی قوتابی فێرەکە یعنی مامۆستایەکی باش و مامۆستاگەرسیرکەین تەوەری سەرەکی فێرکردنە یعنی لەبەرەوە ئەبێ ئەگەر سەیری وڵاتە پێشکەوتوەکان بکەین وە سەیری ئەو وڵاتانە بکەین کە ئاستی پەروەردە و فێرکردنیان زۆر لە پێشەوەیە
بۆ نمونە ئەگەر سیرێکی وڵاتێکی وەکو فینلەندا بکەین یعنی کە لە ساڵی 2016 یەکەمین وڵات بووە لەسەر ئاستی جیهان لە بواری پەروەردە و فێرکردنە یعنی یەکەمین شتێک کە کاری لەسەر کردووە ئەم وڵاتە بریتە لە کارکردن لەسەر مامۆستا یعنی حەو خاڵ هەیە کە بۆتە هۆی ئەوەی فینلەندا بگاتە ئەو ئاستەی کە تایاشی ئێمە ناڵێن ژینگەی وڵاتی ئێمە وەکو وڵاتی فینلەندایە بەڵام ئەتوانین کەڵک لەو ئەزمونە وەربگرین بۆ وڵاتی خۆشمان یعنی ئێستا ئێمە لەسەر ئاستی ئەو خولانەی کە ئەکرێتەوە لەسەر ئاستێکی گشتی وەزارەت وەکووتمان خولەکە تەنها نابێت بۆ ئەوەی چالاکی بێت تەنها تۆ بڵێ خولێکت کردوێتەوە بەڵکو ئەبێ بە سوودوەرگرتن بێت لە ئاستی پێشکەوتنی جیهان لە ئاستی پێشکەوتنی تەکنۆلۆژیای زانیاری و لە ئاستی هۆکانی فێرکردن ئێستا لەسەر ئاستی جیهان چۆنە و لە ئاستیش لەسەر ئاستی ژینگەی قوتابخانە چونکە هەموو ئەمانە ئەبێت تۆ بۆ مامۆستا فراهەم بکەی بۆ مامۆستای دابین بکەی هەم لە ڕووی دەرونیەوە مامۆستا دەرونێکی ئارامی هەبێ کەشوهەوایەکی چاکی هەبێ و ژینگەیەکی باشی هەبێ و گوزەرانێکی چاکی هەبێ یعنی ئێستا ئەڵێ لە سەر ئاستی فینلەندا یەکێک لەو هۆکارانی کە بۆتە ئەوەی کە ئەم وڵات یەکەم بێ لەسەر ئاستی جیهان گوزەرانی مامۆستا لەسەر ئاستی چینە پێشکەوتوەکانی کۆمەڵگایە لەسەر ئاستی پزیشکەکان پارێزەران و هەموو چینە پێشکەوتوەکانی گەورەی لەبەرەوە ئەگەر یەکێک مامۆستا بێ باشترین گوزەرانی هەیە لە وڵاتەیە تامان کە ئەو مامۆستایش کە پێ ئەگەیەندرێ تەنها لەسەر ئەوەس نییە کە لە ئاستی فێرکردنەوە پێگەیشتی بێ بەڵکو کە دوای ئەوەی کە لە ڕووی ئەکادیمیەوە کۆلیژەکە تەواوەکە ئەبێ ئەنجا بچێتە خولی شیاندنەوە خولی فێرکردنەوە و ڕاهێنان ببینێ پار خولی ڕاهێنانەکە و ئامادەکردن ئەنجا دەرگا ئەکرێتەوە بۆ وەرگرتنی ئەو مامۆستایی لە بواری پەروەردە و دوایش متابعات و سەیری دەرەنجامی ئەزمونونەکە هەر لە بواری ئاستی ئەکادیمیەوە نابێ مامۆستا لە ئاستی ماستەر کەمتری هەبێ ئەبێ ماستەر و دکتۆریان هەبێت تەنانەت بۆ وتنەوەی وانەی بنەڕەتیش نەگی زانکۆ ئەبێ لە بنەڕەتیە مامۆستا خاوەنی ماستەر بێ لە ماستەر کەمتر نەبێ ئەنجا هەموو ئەوانەی کە داوای یعنی هین پێشکەشەکان بۆ وەرگرتن لە بواری مامۆستایەتە ئەڵێ لە 11 وەرەگیرێن یعنی کەواتە ئەنجا کاتێک کە ئەبێ بە مامۆستا نابێ ئەم مامۆستایە وا لێ بکەی وا بزانی ئەگەر زۆرترین وارن بڵێتەوە زۆرترین مەنهەج بڵێتەوە زۆرترین هیلاکی کەی وابزانی ئەنجا قوتابێکی باشی ڕاستە ئەڵێ لە قوتابخانەکانی فینلەندایە مامۆستا ڕۆژانە 4 سەعات وانە ئاڵێتەوە لە هەندێک جاری 3 سەعات وانە ئاڵێتەوە ئەنجا هەموو وانەوتنەوەکانیشی لە پۆلا نییە بەشێکی زۆری بۆ فێربوونی مەنهەجەکەیە بۆ هەڵسەنگاندنی قوتابیە بۆ تێکەڵاوبوون لەگەڵ قوتابیە یعنی لەبەرەوە لە هەفتەیەکە 20 سەعات وانە ئاڵێتەوە هەموو وانەکانیش لە قوتابخانەیە نییە ئەڵێ ڕۆژانە 4 وانە ئەڵێتەوە باشە لە هەمان کاتە منهەجێکی کەمی هەیە منهەج و پرۆگرامێکی کەمی هەیە ئەڵێ پرۆگرامەکانی ئەمریکا و پرۆگرامی وڵاتانی ڕۆژهەڵات زۆرترین پرۆگرامن بەڵام کەمترین پێشکەوتنیان هەیە بەڵام وڵاتانی یابان و هەندێک لە فینلەندا و لە ئەو وڵات سنغافورە کەمترین منهەجیان هەیە بەڵام زۆرترین بەرهەمی فێربوونی زۆرترین بەرهەمی سوپاس مامۆستا عومەر من ماوەی بەرنامەکەم کۆتایە هەر بە کورتی ئەگەر وەڵامی خودی پرسیارەکەمێت تا چەند لە کوردستانە ئیش بۆ خۆی لەسەر ئەوە کراوە کە خودی مامۆستا ئیشی لەسەر بکرێەوە بێتە کارکتەر و میکانیزمێکی باش بۆ ئەوەی پرۆسەی فێربوون لە کوردستانە بەرەو پێشبرێ بەڵام بە کورتی بەڵێ ئێمە ناڵی نییە هەوڵ هەیە دو هەوڵی دڵسۆزانەش هەیە خول ئەکرێتەوە بەڵام ئەم خولوشیاندن و ئەم ڕاهێنانەی کە ئەکرێتەوە بەڕاستی ئەبێ لەسەر ئاستی ژینگەی کوردستان بێ لەسەر ئاستی ژینگەی قوتابخانەکان بێ و لەسەر ئاستی پێگەیشتن و تێگەیشتن و ئاستی گەشەپێدانی هەرێمی کوردستان بێ و لەمەشەوە بە تایبەتی زۆر هەوڵی باش بدرێ بۆ بەرهەم بوونی هۆکانی فێرکردن بوونی تاقیگا و بوونی ژینگەیەکی قوتابخانەی باش لە هەمان کاتە هەوڵی باش بدرێ سەرەتا بۆ باشکردنی گوزەرانی مامۆستا و ئەوەی کە بیرکردنەوەی مامۆستا کەسێک بێ کاتێک کە ئەچێتە قوتابخانەوە کەسێکی بێگرفت بێ و هەموو جەختکردنەوەی لەسەر پێشکەوتن بێ و
باشترین پرۆگرام بگەێنە بە قوتابی و خزمەتکردنی قوتابیەکان بێ نەگەوەی مامۆستا تەنها وەکو کەسێکی سادە و سەرەتایی یان وەکو کارمەندێکی دەوڵەت. دکتۆر زانا سپاس دکتۆر زانا تا چەند لە کوردستانە یعنی بەرهەمی پێشکەوتنی پرۆگرامەکانی پرۆسەی فێربوون دیارە بۆ خۆی ئایا بۆ خۆی ئەمە متابعە کرەوە یاخود داتا و ئامار هەیە لەو بارەوە یاخود لە ڕووی تەنانەت واقعیەتی باری دەرونی واقعیەتی ژینگەی کوردستانەوە ئەمە هەڵسەنگێنراوە. ئێمە لە بەرنامەی پێشوە لە مەسەلەی لە باسی پەروەردە باسی ئەومان کرد تا چەند پرۆسەی پەروەردە دەرەنجامەکەی دیارە لە پەروەردەکردنی تاکو و ئینسانسازیە. ئایا بۆ خۆی ئەمە بۆ فێربوونیش هیچ ئەنجامێکی هەیە ئێوە وەکو کەسێکی ئەکادیمی کە لە ناوەندی پرۆسەی پەروەردە و فێربوون وە لە بواری دەرونیەوە ئیشتان لەسەر ئەم بابەتانە کرد بێ؟ دەستخۆش طبعا هەموو پرۆگرامێکی پەروەردەی هەنگاوی یەکەم تا جێبەجێکردنی تاوەکو ئەوەی کە بەرهەمەکەی ئەبێ کە کۆمەڵێک گروپێک لە نەوەیەک بەرەمێنێ ئەبێ بە بەردەوامی هەڵسەنگانی بۆ بکرێ. تەمەن لە کاتی دانانی ئامانجەکان ئەبێ هەڵسەنگاندن بکرێ تاوەکو ئەوەی کە زانکۆ تەواوەکە ئەبێ هەڵسەنگاندن بۆ ئەم پرۆسە دوورمەودای چەندین ساڵە بکرێ کە پێوتری هەڵسەنگانی بەدوادات چوون. تەمەن بە وەکو داتا ئەمە ئیشی وەزارەتە هەڵسەنگاندنێکی بە دوواداچوونانە بکە بۆ ئەم سیستەمە ئەبێ ئەمە ئیشی وەزارەت هەڵسەنگاندنی بە دوواداچوونی پێڵم بۆ پرۆگرامێکە جێبەجێت کردووە بزانێت تا چەند ئەم کادیرەی من بەم مواسەفاتانە بەرهەمەمێنە کە پێشتر ئامانجم بووە لەسەر ئەو ئەساسە تۆ بێ بڕیاری بەسەرا بدەیت. بەڵام وەکو ئەوەی وەکوتمان وەکو لەبەری داتانی ناتوانین حکمێکی دروست بەسەرا بدەین. بەڵام ئەگەر واقعیان وەکو ئیجتیهادی شخص وەکو ئیجتیهاد بیبینین بە شێوەیەکی گشتی تەمان لە کەناڵەکان یا لە کۆمەلگا گشتی تەمان جۆرێک لە ڕەزامەند نەبوون هەیە لەسەر ئەدای ئەم کادیرانی کە لە بوارە جۆر بە جۆرەکانە کارەکەن هەر لە ئەدای مامۆستا پزیشک بواری ئەندازیاری بە شێوەیەکی گشتی ئەگەر سیر بکەین یان ئێمە تەقیمێکی بڵین وەکو بڵین ڕووکاریانەیە وەکومان جۆرێک لەوە هەیە کە ڕەزامەندی لەسەر نییە بەڕاستێکی وەکو پێویست نییە بۆ نمونەم کەسە لە کەرتێکە کارەکە لە کەرتێکی حکومیە کارەکە سیرەکە وەکوتمان وەک ڕەزامەندی وەک پێویست نییە کەوا بێ وەگوتمان تەقیمەکە نەکراوە چونکە بێ بە داتا کار بکەی بە دوواداچوون بکەی بەڕاستی منم کەسم کرد مامۆستا دوای دەم چاودێریەکەم بزان بە باشی منداڵان قوتابیان خوێندکاران پەروەردە ئەکا یاخودنا لەسەر ئەو ئەساسە من بڕیاری دەم ئێمە پێشتر باز مامۆستامان کرد ئێمە تۆدی ئەم مامۆستای دوای چەند ساڵ وەکوتمان کۆمەڵی مەعایری هەیە معیاریە پێوەری هەیە لەسەر ئەساسی ئەم پێوەرانە دێم بڕیارە دەم بەسەر تواناکانی ئەم مامۆستای لەو ئاسایە منەمەیە یا بێ بیکەمە خوولەوە ئاستەکەی بەرزترکەمەوە وەگوتم وەکو داتایەک لە بەردەستنی زۆر بە کورتی ئەگەر وەڵام بیتەوە بەڵام زۆر کورد وەکو دوا پرسیە ئایا پرۆسەی پەروەردە وەکو لە بەرنامەکانی کەشە هین ببوورە فێرکردن لە پەروەردە باسمان کرد پرۆسەیەکە پەیوەستە بە کۆمەڵی دام و دەستگا و دامەزراوەی وەزارەت و قوتابخانە و بەڕێوەبەرێتە گشتیەکانی سەر بە پەروەردە یاخود پرۆسەیەکی گەورەترەکە پرۆسەی فێرکردن لە دەرەوەی ئەو دام و دەستگانەش گرنگ هەروکو تەماشاش باسی کرد بەڵام بە پرۆسەی پەروەردە وەکوتمان پرۆسەیەکی ئاڵۆزی چۆن هەڵکێشراوە کۆمەڵێکی موسساتی کەەوە پەروەردی مەبەستداری پێڵەن هەر موسسات وەزارەتی خوێندنی باڵا بێ پەروەردە بەڵێ وەزارەتی پەروەردە پێی هەستەیە یا وەزارەتی خوێندنی باڵا یا وەزارەتی ڕۆشنبیری هەمان کاتە کۆمەلگاش پێی هەڵەستێت چونکە ئێمە زۆر ڕەفتار هەیە لە کۆمەلگاوە تاگوەرێگرێ واتە هەمووان بەشدارن لە پرۆسەکەیە و مەرجە هەمووانیش بەشدار بن تاوەکو پرۆسی پەروەردە پرۆسەیەکی سەرکەوتوو بێت. بەڵێ سوپاس بۆ دکتۆر زانا عوسمان پسپۆر لە پەروەردە و فێرکردن و پرۆگرامەکان لە هەرێمی کوردستان و هەڵگری بڕوانامەی دکتۆرا لە بواری پەروەردە سوپاس بۆ مامۆستا عومەر عەلی محەممەد سەرپەرشتیاری پەروەردەی سوپاس بۆ ئێوە کە لەم دوو بەشەی بەرنامەی مەودا لەسەر پرۆسەی یا ئامانجە فکرەکانی پرۆسەی پەروەردە و فێرکردن لە کوردستان ئامادەبوون. سوپاس وەڵا بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیاتمە کۆتایی بەشی دووەمی بەرنامەی مەودا ئەمەوێ بەر لەوەی ماڵاوایی بکەم سوپاسی کتێبخانەی ئەمازۆن بکەم کە ئەم کەشە مەعریفی بۆ ئێمە ڕەخسان لێرە توانیمان ئەم پرۆگرامە لەسەر پەروەردە و فێرکردن تۆمار بکەین. دووبارە سوپاس بۆ هەموو لایەکە ئێوەش بە دیار بەرنامەکەمانەوە دانیشتن دووبارە سوپاسدانەکەینەوە. سوپاس بۆ مامۆستایانی بەڕێز سوپاسدانەکەین.